حکوومەتەکەتان بێ موشکیلە نییە، بەڵام حکوومەتەکەتان ئەمانەوێ بیسەلمێنین بۆتان کە خەمخۆرتانین کە خزمەتکارتانین. بە بڕیارێکی قوبە تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستان 500 خانووی بێ ئەوەلیات لە قەزای چەمچەماڵ تاپۆ دەکرێن. دەمەوێت لێرەوە جارێکی تر سوپاسی برای بەڕێزم کاخوبات بکەم کە وەک خەمخۆرێک وەک پارێزەرێکی پایتەختی شەیدان و ئەنفالکراون هەمیشە لەسەر خەتا بۆ ئەو کار و خزمەت گوزاریانەی کە شارەکەمان پێویستێتی. دیارە کۆمەڵک پرۆژەی زۆر جوان و باشی بۆمان کرد، بەڵام یەکێک لە هەر گرنگەکان ئەوەیە کە ئەمڕۆ دەمەوێت باسیکەم یەکێک لەو بڕیارانەی کە بەڕێزیانی بۆ سنوورەکە بۆمانیدا خانووە بێ ئەولیاتەکان بوو، زیاتر لە 500 خانووە و 400یان هی هابیتاتن و 100 و قسوور خانووشیان لە سنووری قەزای چەمچەماڵن. لێرەوە داوا لە هاوڵاتیان دەکەم بە زووترین کام بچن، چونکە تا زوو مامەڵە یاسایی بۆ ئەم خانوانە بکەن کارێکی باشە. کاقوبات بە دەرکردنی ئەم بڕیارە خزمەتێکی باش و بەرچاوی گەیاندە سنوورەکەمان وەکو زۆر لە پرۆژە خزمەت گوزاریەکانی تر ئەمە ژێکەکە لە دەستکەوتەکانی برای بەڕێزمان کاقوبات. سەرۆکی شارەوانی قەزاکەش بەڕای جەختکردنەوە لەسەر گرنگی ئەو بڕیارە ڕایدەگەیەنێت دەستیان بە جێبەجێکردنی ناوڕۆکی بڕیارەکە کردووە. لە چوارچەوەی پلانی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەکانی مڵکداری لە هەرێمی کوردستان جەنابیان بڕیاریان داوە بە تاپۆکردنی سەرجەم ئەو خانوانی کە تاپۆیان نییە لە سنووری شارەوانی چەمچەماڵ و لە ئێستا ئێمە دەستمان کردو بە ئەنجامدانی مامەڵەی تاپۆکردن و خۆشببختانە سعرێکی ڕەمزی دانراوە لە بڕیارەکەیە ڕەچاوی بارودۆخی دارایی هاوڵاتیان کراوە و لە ئێستا هاوڵاتیان نەتوانن سەردانی شارەوانیمان بکەن لە ماوەیەکی کەما مامەڵەکەیان تەواوە بێت و خانۆکانیان بۆ تاپۆکرێت. تاپۆکردنی خانەوە بێ ئەولیاتەکان لە قەزای چەمچەماڵ خاوەنی خانۆکان دەکاتە تاپۆی فەرمی خۆیان و بەوە شەو قەزایە لە کێشەی زیادە ڕۆی ڕزگار دەکات و دەرفەتێکیشە بۆی لایندەدا خزمەت گوزاری زیاتر لە ئەمڕۆوەکانەوە پێشکەشی چەمچەماڵ بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.